ئێرە مەرزی کێلەیە لە سنووری قەزای پشدەر. کۆمەڵێک شۆفێری ئۆتۆمبیلی بارهەڵگر و کاسبکارن بەهۆی بارینی بەفرەوە ئاستەنگی هاتوچۆیان بۆ دروست بووە و دەبێت بۆ چەند کاتژمێرێک چاوەڕێ بکەن کە لەژێر پلەی سفرەوەیە، بەڵام لە پێناو بەدەستهێنانی بژێوی ڕۆژانەیاندا ناچارن بەرگەی ئەو کارە سەختە بگرن. لێرە لە وەرزی زستاندا پلەکانی گەرما هێندە نزم دەبنەوە، هەموو شتێک دەبەستێت. ئەمە جگەلەوەی بەفر تەواوی چیا و دۆڵەکان دادەپۆشێت و ڕێگاکان دەکات بە شەختە. بەو هۆیەوە زۆر جار مەرزەکە دادەخرێت. زێدی 400 ساڵ دەبێت کار و سەبەتمان لەسەر ئێرەیە. هەر ئێمەنێک ئێمە ئیش بکەین مەزموعی خەڵکیش لەمەڕ ئیشی دەبێت، وەکو بڵێن سەنا ئەو شتانە بۆ شێوەیە. بەڵام بۆ ڕێگای ئێرەکە ئەمە بڵێن ڕێگای مەترسی زۆر مەترسیدارە، بەفر زۆر دەبارێ. ڕۆژی وایە بۆ هەر لەو بینیدا بەفری زۆر نەبوو لەژێر سفراتوە، هە بۆ ساڵی بەسووە تاکانی بەسووە نەڕۆشتووە. ساڵانە بەفری زۆر لێ دەبارێت؟ بەڵێ ساڵ هەیە گەوتە 3 مەتری. وڵا زستانە زۆر بە سەختی تێدەپەڕی. هیچ کاریشمان لەسەر ئێرە مەعیشەتی ژیانمانە لێرە. هیچمانە زستانێکی سەخت زاری وازستان زۆر سەختە، زۆر بە خراپی بە سەختی دێین و دەڕۆین. عیلاجیشمان هیچکاری کەمان نیە، مەجبورین بین ئێرە. ئێستا ئەوڕۆ بۆ نمونە مەسەڵ بەفرباریەوە بەو شێوەشنی بەفرەکەەوە چاوەڕێ دەکەین ڕێگاکە بکرێتەوە سەرکەوین. کەرەسی پێویستی لێن ئێرە پێویستی بە کەرەسی تایبەتە، بە ئامێری پاکەرەوەیە تایبەت بە ڕێگاکە. دیواری ڕاگرمان نییە، خەتریاتێکی زۆرمان لەسەرە. ئێمە ناچارین بۆ گەاندنمان زنجیر بەسین. زنجیریش بە چەند شێوازێکمان هەیە، چەند جۆرێک. بەیاد گەنجێکی کاسبکارە و لە کەشوهەوایەکی ساردی بەفراویدا باسی جۆرەکانی زنجیربەندی تایەی بارهەڵگرەکانیان دەکات کە بەکاری دەهێنن لە وەرزی زستاندا بۆ ناو بەفر تاکو بتوانن ئۆتۆمبیلەکانیان بە ناو بەفریشدا تێبپەڕن. بۆیەوە بارینی بەفر و بارانێکی زۆر ڕوودەچێت لێرەکە بەهۆی زستانێکی ساردەوە. ئێمە ناچارین بۆ گەاندنمان زنجیر بەسین. زنجیریش بە چەند شێوازێکمان هەیە، چەند جۆرێکمان هەیە، هەمان زیاتر لە 3-4 جۆری هەیە. سۆڵشکێنمان هەیە، چنگەپشیلەمان هەیە، دەبڵمان هەیە، تاکمان هەیە. ئەو کاتانەی کە هەمانە زۆڵ زگزاک زیاتر بۆ کاتانەی کە سەر دەکەوین بەهۆی تەناشەوە ناپسێ زنجیریش قایمە. هەمانە سۆڵشکێنە بۆ ئەوەی کاتێک کە دەیبەستێ بۆ کاتی هاتنە خوارەوە باشتر ڕای دەگرێت، باشترە. جۆری کەشمان هەیە دەبڵە هەرتک تاکەی دەگرێت، ئەویان زۆر ڕێژێکی باشە و زۆر باشە. مەرزی کێلێ دەکەوێتە بەشی باکووری ڕۆژهەڵاتی قەزای پشدەرەوە 25 کیلۆمەتر لە سەنتەری شاری قەڵاتزێوە دوورە و قەبارەی بازرگانی ساڵانەی بە نزیکەی $1 ملیۆن دەخەمڵێندرێت. بەڵام تاکو ئێستا لەلایەن حکوومەتی عێراقەوە بە فەرمی نەناسێنراوە. لا مەرزی کێلەی سەر بە قەزای پشدەر ساڵانە لە وەرزی زستاندا پلەکانی گەرما ئەوەندە دادەبەزێت دێتە ژێر سفری پلێ سەدیەوە. لە دوای مەرزی حاجی عومەران باساترین شوێنی هەرێمی کوردستاندا دەدرێت. لا مەرزی کێلەی سەر بە قەزای پشدەرەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.